چی بوو؟ نازانم ئەمیر خەریکە بورێمەوە. چی بووە چی؟ با بڕۆم بۆ لای دکتۆر تۆ. با بڕۆم بێن با بڕۆم. سەریع بڕۆ. فەرموو. باش بەخێر بێ. سپاس. باش دکتۆرە. ئەو فەحسەکەمانە بەس نەتیجەکەیمان پێ بڵێ مەمنونە. نازانم لەم کتەبەرەکە شتێکیان پێوتم بەس نازانم. ئینشەڵا خێر. دکتۆرە چی بوو؟ وەڵا شتێک هەیە بەس خراپ نییە. چییە؟ پیرۆز بێ 4 هەفتەیە زگت هەیە. زۆر سپاس خوایە گیان زۆر سپاس. بەڕاستە دکتۆر؟ بەڵێ. زۆر سپاس خوایە گیان. بەس دەبێ ئەم دەرمانانەیە کە بۆ دەنووسم ڤیتامینەکانێک حتمما دەبێ بیخۆی. باشە باش خەمە نەبێ. لە دەرمانخانە وەری بگرە. زۆر زۆر شاگرد خۆت بێت. زۆر سپاس دەکەم دکتۆرە گیان. پیرۆز بێ با پاسەکان شت دەمە. دکتۆرە زۆر سپاس دەکەم دووبارە. پیرۆزتان بێ. زۆر سپاس. بێگەت. ئەو بووە؟ بۆ سویچەکەم. بڕۆ ناو سەرەکەی سەرنە بۆلات باشە؟ بۆ؟ تەلەفۆنێکم تۆزە زەرور و دێم بۆلات باشە؟ باشە دێ بەس دەخێنەوە. خوایە گیان زۆر شکر. الو باشە باوکە جان؟ باشی کوڕی خۆم ئەحواڵت گووە؟ باوکە جان بەس خۆ نەهلە ئەوانە لا نییە. نانە کوڕمەوە دەستنوێژم دەشت برێت چ هەیە؟ باوکە خەبەرێکی زۆر خۆشە پێە. کوڕی خۆم ئەگەر دەزانی خەبەرەکە خۆشە ئەوە پێم بێ ئەگەر ناخۆشە لۆ مەریە کورە خۆ بخۆت دەزانیت 100 دەردم لێیە. کورە باوکە زۆر خۆشەوە نیوە پێ دەڵێم. بەڕاستە دەبرێ کوڕم دەبرێ دی. باوکە جان بێگەر زگی هەیە. کورە تۆ بەڕاستی تا گاتێ بە بابەت دەکەی ها وەنیا؟ بڕوا بۆ باوکە ئێستا لای دکتۆر بن ئێستا دکتۆرەکە وایوت. کورەوە خەبەرەکی گەرە خۆشە. باوکە جان ئەم شەو من ناگەڕێمەوە ماڵ باشە بەس لەگەڵ خۆتان هەلە بەرەوە بۆ ماڵی باوکی ژێم وەلاتان هەنێ ئیش زۆر زەرور پێدا. باشە کوڕی خۆم باشە خەمەن نەبی. باشە باوکە جان دەی خوات لەگەڵ. الحەمدلله یا ڕێبی خودایە الحەمدلله خەبەرە خۆشەم بیست. یا الله جێژنەکە چێ لەزای چ ڕوویدایە؟ چه خەبەرەکی گەلە خۆشە. ئەرێ بەخوای دەبێ دەبێ پیاوەکە چه تازێک ڕوویدایە چێ مردیە تۆ پیاوەکە بێت چێ مردی وەختی هەندێ نییە هەستە خۆت کۆکۆ با بڕۆین دەی باوکەم دەمەوێت خوانی حازرکەم. خواردت چە خۆی چت حەزر نەکردیە نا. دەخۆت کۆکەوە چش دەبە مەماری بابێت. ئەی ڕوو پیاوەکە دەبێ مرێ بەس تازە چێ و چێ مردی ئەرێ تۆ چەندی دەرێی دەبڕۆ لە ڕێ هەمن لۆ باس دەکەم دەبڕۆ ڕۆ. باشە مامەجان تخوا چێ مردیە؟ کچم گوتم تازیەکەی خزمەتی ناچیارە چێ ببڕۆ. ڕێ پیاوەکە دەبرێت چێ مردی ئەی هاوارە تو لۆ قسەی ناکەی. ناکات و لە بووکەکەی خراپتری. باشە باش تێگەیشتم پێت دەرێم. یاڵە کچەکەم بڕۆ خوارە زۆر سەلام لە بابیشت باشە بێت تازێکیان هەیە لە دوای تازێ سەردانەکرد دەکەم. خوا حافظ بە قوربان خوا حافظ بەخێرچ. ئەرێ پیاوەکە درم تەقی دەبرێت چ بووە؟ چێ مردیە؟ کچێ کەس نەمردیە الحەمدلله هیچ تازیەشوانیە. وش الحەمدلله لە خوا کچێ خەبەرێکی گەلە خۆشم پێیە لەبەوەی نەمیز باسی بکەم. دەبرێ بە قوربان دەبرێ لۆ نارێ. کچێ ئەمیر تەلەفۆنی لۆ کردم گوتی بابە ئەمن وا لە مختەبەریمە نەتیجەکەم وەرگرتەوە بێگەرد و گیانە. وای خوایە زۆر مەمنون خوای گەورە. ئەرێ وەڵڵا الحەمدلله ئەزەوە دەچینەوێ. وای لە خوای بە زیاد بی وای خوایە خوای لێت بە زیاد بی یا ڕەبی. زار زار لە خوای بە زیاد. کاو جێستە لە چێن دەرێنە؟ ئەوە نەمارێنە. هەی دەبا بڕۆین تخوا با بڕۆین سوو بکەینەوە مارێ. وەخەی. ئەزەوە دەچینەوێ وای لە خوای بە زیاد بی. وای خوایە خوای لێت بە زیاد بی یا ڕەبی.
ساختێکەش تەلەفۆنی قەپاتە. ئای خوایە دەبی گەیشتوی نەگەیشتوی